بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باس لەوە دەکەین ئایا ئەنجومەنی دەوڵەت دەتوانێت پرسی داهاتینانە و تێرێم یەکلا بکاتەوە کە لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاردرا کە ئەم پرسی داهاتینانە و تێرێم کاریم و بەغدا لەسەری ڕێک نەکەوتون ڕەوانەی ئەنجومەنی دەوڵەت کراوە ئایا دەسەڵاتەکانی ئەو ئەنجومەنە چین ئایا دەسەڵاتەکانی پابندکردن وای ئەگەر هەرێم ڕازی نەبێت حکوومەت هەرێم ڕازی نەبێت بەم پرسە ئایا ئەم پرسە چۆن یەکلا دەکرێتەوە یاخود جارێک ئەم پرسە دەچێتە دادگای فدراڵی یاخود ئەنجومەنی دەوڵەت و دادگای فدراڵی جیاوازیان چییە و پرسی موچە چی بەسەردە هیچ ڕێکەوتنێک دەکرێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز هاوڕێت تۆفیق ڕاوێژکاری سەر و کۆماری عێراق قسەی لەسەر دەکەین کاک هاوڕێ بەخێر سوپاسیان زۆر سوپاس دەکەین ئەگە سەرەتا باسێکی ئەنجومەنی دەوڵەتمان بۆ بکەی چۆن لە ڕووی مێژوویەوە پێکاتەکەی دەسەڵاتەکانی بێگومان ئەم ناوە ناوێشی تازێ لە 2007ەوە ئیجنا ناوە ئەسلیە کۆنەکەی ناوی ئەنجومەنی شورایە. ئەنجومەنی شورا لە ساڵی 1933 لە سەردەمی پاشایەتیە دروست بووە و لە ساڵی 1970 لە سەردەمی ئەوەی کە بەعس فەرمانڕەوا بووە گۆڕانکاری هەمواری قانونەکەیان کردووە دەسەڵاتەکانیان فراوانتر کردووە. لە ساڵی 2013 لە سەردەمی دەستور جارێکی تر 2013 باش جارێکی تر دوهەمین جار لە ساڵی 2007 گۆڕانیشی تریانتیایە کردووە کەواتە 4 گۆڕانکاری کراوە. ئەم دەستگایە تەمەنی زۆر کۆنە یعنی تەمەنی نزیکە لە تەمەنی دەوڵەتی عێراقەوە لە ساڵی 1933 هەیە لە 2007 ناوەکەی گۆڕاوە لە 2007 بوو بانجومەنی دەوڵەت بوو بانجومەنی دەوڵەت. بۆچی؟ ئەم بابەتیشی لاوەشی شایانی جەوهەری نییە لەبەرەوەی کە دەسەواژەی شورا زۆر وڵاتەیە پەرلەمانەکەی ناوی شورایە سنتۆڵی مەجلیسە شورا مەجلیسە شورا وەکو پەرلەمانە چکە پەرلەمان کە دەسەڵاتی یاسادانانە لە هەر وڵاتێک ناوێکی هەیە. بۆ نمونە لە هەنێ وڵات پێڵێن ئەنجومەنی نیشتیمانی، لە هەندێک وڵات پێڵێن ئەنجومەنی شورا، لە هەنێ وڵات پێڵێن ئەنجومەنی ئوممە. لەبەرە وتیان بۆی کە لەباری زاراوەی و زمانەوانیەوە لێکچوون دروست نەبێ بۆ خەڵک کە بڵێ وابزانن ئەمە پەرلەمانە نا مەجلیست دەولە لە هەنێ وڵاتی ئەوروپیش ناوەکەی کراوە بە مەجلیست دەولە. ئەم دەستگایە ئەم مەجلیسی شورەیە کە ئێستا مەجلیست دەولەیە چەند ئیشێکی هەیە. یەکێک لە ئیشەکانی ینی دوو بەشە با پێشەوەی باسی ئیشەکانی بکەین. دەوڵەتە دوو بەش پێک دێ؟ بەڵێ لە دوو بەش پێگەین. بەشیشان دادوەریە دادگایە، بەشیشان ڕادەربڕین و ڕاوێژکاریە. دوو لقە دادوەریەکە پێکاتوە لە 3 دادگا ینی ئیشی دادگاکە. هیچیان پێڵێن دادگای فەرمانبەران، هیچیشان پێڵێن دادگای کاژێڕی، هیچیان پێڵێن دادگای کاژێڕی باڵا. 3 دادگایە. دادگای فەرمانبەران ئەو دادگایە کە فەرمانبەری دەوڵەت ئەوانەی کە لە وەزارەت و دا و دەستگاکان ئیشەکان کە تووشی کێشەیەگە بنەوە کێشەی یاسایی بۆ نمونە غایب دراوە ئەڵێ ئەمە ناحەقیە بەرامبەرم، بۆ نمونە نقل کراوە ئەم نقڵە بەدڵ نییە، سزا دراوە، بۆ نمونە فەسڵ کراوە. ئەو کێشانەی کە هەیەی فەرمانبەر پلە بەرزکردنەوەیە فەسڵکردنە هەرچیەکە کاتێکە دائیرەکەی خۆی وەڵامی نایەتەوە ئەڕوا بۆ ئەو دادگایە و دادگایە بڕیاری بۆ دەرەکە. دادگای کاژێڕی ئیشی ئەوەیە کە لە بینی وەزارەتەکان و دا و دەستگاکانە بۆ نمونە وەزارەتی پەروەردە سکاڵا تۆمارەکە لەسەر وەزارەتی شارەوانی ئەڵێ داوای پارچەیە زەویم کردو بیکەم بە قوتابخانە شارەوانی نەیاومەتێ. ئەمە بێ بە کێشەیەکی کاژێڕی ئەڕۆن بۆ دادگای کاژێڕی، دادگای کاژێڕی بڕیارەیە. دادگای کاژێڕی باڵا چییە؟ دادگای کاژێڕی باڵا بوو ئەوەیە فەرمانبەر لە دادگای فەرمانبەران دا و دەستگاکانی دەوڵەت لە دادگای کاژێڕی بڕیاریان بۆ دەرناچێ تەمیزی ئەکەنەوە بەڵام لە جیاتی بینێرن بۆ محکەمەی تەمیزی نێرن بۆ دادگای باڵای. ئەمە لقە دادوەریەکەی. لقی دووەمی دەستەیەشی گشتیە پێڵێن هەیە ئەلعامە پێکاتۆ لە 23 ڕاوێژکار. بەڵێ ئەمە ئیشیان چییە؟ چەند یەکێک لە ئیشەکانیان بریتە لە دەربڕینی ڕادەربڕین لەسەر پرسە کاژێڕی و داراییەکان کە دا و دەستگاکان ئاخەنە بەردەمیان ڕادەر ببڕن. ئێمە ئەزانین کە ئەگەر مادەیەشی دەستور تێگەیشتنەکەی بۆ دوو لایەن جیاواز بوو دادگای فیدراڵی ئەڵێ ئەم دەقە دەستوریە ئەم مانایە هەیە ئەوی بە عەرەبی ئەڵێن تەفسیرکردن. کوردی ئەڵێن لێرگانەوە
کوردیشی زۆر پاڵفتەکرایی پاکش قسە بکەین بە تەفسیرکردنەوە وترێت ڕاوەکردن. ئێستا ئەنجومەنی دەوڵەت یەکێک لە ئیشەکانی ئەوەیەکەوە لەسەر ئەو مەسەلانەی لە بینی دا و دەستگاکانی دەوڵەت وەزارەتەکان حکوومەتەکان کێشە پیا ئەبێ دەربارەی دەقێکی یاسایی ئەو ڕادەر ببڕێ ڕای خۆی پیشان با و ڕای خۆی بخاتەوە. ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئەمەوە ئێستا کێشەیەکی لە بینی هەرێم و بەخا. کێشەکە لەسەر چییە؟ حکوومەتی هەرێم ڕازیە کە لە 150 داهاتی ناوخۆ نانەوتی با بە بەخا بەخاش بە من ڕازیە. بەڵام کە دێتە سەر ئەوەی ئەڵێن ئەو شتانە کە پۆلێنیان بکەین داهاتی نانەوتین هی ناوخۆن چین؟ شارەوانیە، تاپۆیە، هاتوچۆیە، زۆر گرێتەوە 30-40 بڕگە گرێتەوە. باش بەس دوای دێ سەر و دەکەر بەس بۆچی پەنابرا بەر ئەو ئەنجومەنی دەوڵەتە؟ یعنی ئەوە داواکاری عێراق و چکە بازەوەکەی وەزیرەکان بەتابەت وەزیرە پارتیەکان وتیانە با بچێتە دادگای دەڵات. بۆچی ڕۆشتە ئەنجومەنی دەوڵەت؟ وەکو وتمان کێشە هەیە لە بینی هەرێم و بەغا لەسەر دووشت لەسەر ئەوەی کە داهاتی ناوخۆ کێشەش هەبوو لەسەر نەوت. بۆ نەوت ئەنجومەنی وەزیران وەختی خۆی لە چەند هەفتەی ڕابردوو بڕیارێکی دەرکێکەوە لیژنەیەکی هونەری پسپۆر بڕوا دەستکا بە گفتوگۆکردن کەوا بە پێی قانونی بوجە $16 ئەیان بۆ کری تێچوون و دەرهێنان و گواستنەوە. کێشە هەبوو لە بینی کۆمپانیاکان لەگەڵ حکوومەتی فیدراڵ. کێشەی چی؟ کۆمپانیاکان ئەنوود ئێمە کەنەوە دەرهێنین شایستە دارایەکانی خۆمان بە چ پرۆسەیەک ئەدەنێت ئەو پرۆسی بۆ مامکەن بە چەشێک و بڕۆی مانگیشی تروەری بگرین ئەوە ما قوبوڵ نییە. ئەمانوێ شایستە دارایەکانمان بە گورج و گۆڵایی دوور لە بیرۆکراتیەت بە دڵنیایی وەربگرینەوە. چکە ئەو کۆمپانیانە ئەترسان نەوت دەربێنن وەرمونە بای $100 ملیۆن نەوتی دەرێناوە لە بینی هەرێم و بەغای کێشەیە پایابێ پارەکەی ئەوان ببێ بە دیپۆزیت ببێ بە گەرانتی بۆیە ئەوان ئەو مەترسیە ئەیانوێت لەسەر خۆیان بڕەوێنەوە. حکوومەتی عێراقی تیمێکی ناردووە بۆ گفتوگۆکردن. ئەمە خاڵیە. خاڵی دوو وەکو باسمان کرد ئەوانەی کە نانەوتین چین چی ئەگرێتەوە. حکوومەتی هەرێم لیستێکی هەیە حکوومەتی عێراقیش لیستێکی هەیە فەرقی هەیە. یعنی هەندێشت لە کوردستانە داهاتێکی نانەوتیە بەڵام ناچێتە زمنی ئەو داهاتە نانەوتیانەی کە بژێڕێتەوە بۆ خەزێنەی مرکزی بەکارهێنێتەوە بۆ ناوخۆ خزمەتگوزاری ناوخۆ. لا عێراق وانە یعنی پۆلێنەکە جیایە خشتەکە جیایە. ئەو خشتەیە کە ئێمە هەمانە کۆمەڵێ بابە دەگرێتەوە هەمانە خشتەیە نیە لای ئەوان هەیە ئاسانتر. ئەگەر بەپێی ئەو خشتەی ئێمە هەمانە ماهانە پارە بنێرین بۆ بەغاوەکو داهاتی نانەوتی ناوخۆیی پارەکە کەمترە وەک لەو خشتەیە کە ئەوان هەیەە. یعنی بۆ نمونە ئەگەر بەپێی ئەو پۆلێن بەندەی حکوومەتی هەرێم هەیەی بۆ داهاتی ناوخۆی نانەوتی 75 ملیار بێ بەپێی ئەو پۆینتەی بەغا بێ بە 100 ملیار مەسەلەن یعنی ئەو ڕقەمە بۆ تێگەشتنێڵە ڕقەمێکی ڕاستی نیە ڕقیمێکی گریمانەیە بۆ تێگەشتنێڵن. ئەوان پێش بەچیە بەسن بەغا ئەڵێ نێمە قانونی ئیداری دەوڵەتمانەیە کە تایە باسی داهاتی ناناوخۆیی کراوە و هەروەها وەزارەتی دارایی فدراڵیش خشتەیەکی هەیە کە چی ئەگرێتەوە کە پارێزگاکان ئەبێ بیژێڕەوە بۆ غەزێنەی دەوڵەت. حکوومەتی هەرێم بۆ بەقسیان ناکەمە پرسیارەوە نییە کە بەسڕەوا بێ و نەجەڤوا بێ و بەغاوا بێ ئەی بۆ سلێمانی هۆلێر و دوو هەگوانە بێ. حکوومەتی هەرێم وەڵامیشی دەستوری هەیە ئەڵێ ئێمە سیستەمێکی فدراڵی پارێزگاکان هەرێم نین یەکەیەشی کاژێڕین سەر بە حکوومەتی مرکزین. ئێمە بە پێی دەستور حکوومەتی خۆمان هەیە پەرلەمانی خۆمان هەیە. ئەو قانونی ئێوە دەرتان کردو بە ناوی ئیداری مالی قانونیشی فدراڵیە بەس ئێمەش دەسەڵاتی یاسادانانمان هەیە قانونی خۆمانەیە و لە دەستوری شاچەسپاوە ئەگەر لە بینی دوو قانونە ناکۆیشی و دژبەیەشی دروست بوو وە کێشەکە پەیوەندی بە هەرێمەوە بوو قانونەکەی هەرێمەخوا قانونە فدراڵیەکە ناخۆ. کەواتە لەم ڕۆوەکو لایەنە یاساییەکەی هەرێم لەسەر حەقەکە ئەڵێ من دەسەڵاتی یاسادانانی خۆم هەیە ئەوان تێگەشتنیشی تریانەیە. ئەی بۆ چون بۆ ئەم بابەتە حکوومەتی فیدراڵ ینی ئەنجومەنی طبعاً منوتم 4 جار گۆڕاوە ئەنجومەنی دەوڵەت دوایینجار یەکێک لە گۆڕانکاریەکان ئەوەیە کە جاران سەر بە وەزارەتی داد بوو سەر بە سوڵتەی تەنفیزی بوو سەر بە حکوومەت بوو ئەنجومەنی شورا لە 2013 بە دواوە
بە تایبەتی لە گۆڕانکاریەکەی 2007 ئیتر لە وەزارەتی دادجابووەتەوە خراوەتە سەر ئەنجومەنی دادوەری بەڵام سربەخۆی خۆی هەیە ینی بۆ بە دامەزراوەیەشی تێکەڵاوی دادوەری و یاسایی خەڵکی ئەکادمی و تەکنۆکرات چکە بەشیشان دادوەرن بەشیشان ڕاوێژکارن ڕاوێژکارەکان ڕاوێژکاری یاساین دادوەر نین ئەوەی من پرسیارم کردو دوو کوردیتیە دوو کوردیتیا لە 23ەکە بەڵێ لەبەر چی نەبەنەوە پرسیاری منیش بوو لەبەرەوەی ئەم دەستگایە فدراڵیە و زیاتر دەستگایەکە لەسەر دابشکاریەوەی بڵێن محاسەسە دروست نەبووە ئێمەش لە هەرێمی کوردستان ئەنجومەنی شورای خۆمان هەیە و لەبەرەوە کوردیش لە شارەکانی تر ئەوە ژمارەی پێویستمان نەبووە و ئەنجومەنە زیاتر دامەزراوەیەکی ئەتوانین بڵێن نیمچە تەکنۆکرات و ئەکادمیە ئەوە نەبووە بڵێ بە بەش بەشێنەی حیزبی ئەوانە بەڵام دویتیە دەسەڵات بڵێن ئێستا ڕەوانە ئەوێ کرا بۆچی چوین پرسیارەکە ئەو بۆچی ڕەوانە ئەوێ کرا و ئایا ڕایەکەی پابندکەرە بۆ هەردوو لە بۆ هەردوو یەکەمان بە دیاریکراوی من بەڕاستی نازانم بۆچی نردویانە بۆ ئەوێ نیان نردوو بۆ شوێنیشتر بەڵام وا هەستەکەم یوارم هەستەکەم ڕاست بێ ئەنجومەنی دەوڵەت تۆزێ گورج و گۆڵترن لە وەڵامانەوەی ئەم بابەتەوە بەڕێ لە ڕووی کاتەوە چکە ئەوەنگە فشار لەسەر ئەوان فشاری زۆر لەسەر دادگاکانیان هەیە دادگای فەرمانبەران بە هەزاران داوا هەیە دادگای کاژێڕی بە هەزاران هەیە هی فەرمانبەر چکە ئەمازانی کە لە عێراق فەرمانبەری کردی حکومی بە ملیۆنەها خەڵکن بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ڕادربڕینەوە هەیە زۆر کەمە چکە عادەتەن ئێمە چین داوای تەفسیرەکەین لە دادگای فیدراڵی وانە کەواتە با لێرە وردیکەینەوە دادگای فیدراڵیمانەیە و ئەنجومەنی دەوڵەتمانەیە مە یەکەم جارە خەڵک جوێی لەوە بێ کە شوێنێکە ئەویش ئەتوانێ ڕوونکردنەوە بە هەردووشی تەفسیرە بەڵام ئەمە بۆیە پێی ناڵێن تەفسیر پێڵێن ڕادەربڕین بۆی لە ڕووی دەسەواژەوە تێکەڵ نەبێ دادگای فیدراڵی ڕادەربڕینەکەی تەفسیرەکەی بۆ تەفسیرکردنی مادەکانی دەستورە ئەنجومەنی دەوڵەت ڕادەربڕینەکەی تەفسیرەکەی بۆ مادە قانونیەکانی قانونەکانە لەگەڵ بڕیار و ڕێنمایەکان یان ئەگەر ئێستا تۆچی بۆ دادگای فیدراڵی بڵێ فلان ڕێنمایی وزارەتی داراییم بۆ تەفسیر بکە ئەڵێ و ئیشی من نییە من بەس ئیشم تەفسیری دەقی دەستورە ئەمە دەستور نییە قانون بڕیار ڕێنمایی ئیشی ئەنجومەنی دەوڵەتە تەفسیری بکە بۆیە لەو ڕوانگەیەوە ئەنجومەنی وەزیران ئاراستی ئەنجومەنی دەوڵەتی کردو بڕگەی دووەم ئایا پابندە لە هەموارکردنەکە کە کراوە ئەو بڕگەیە لابراوە ئێستا کە من و تۆ قسەکەین هەر ڕایەکە لەلایەن ئەنجومەنی دەوڵەتەوە پێشکەشەکرێ بۆ وەزارەتەکان و دەستەکان ئازادن پابند دەبن پێوەی یان ناچکە نەنووسراوە ئەم ڕایە نرخی پابندبوونی ئەڵێ ئیبدا ئەڕایی سوودی چێ ئێستا بۆ نمونەگەر ڕەنگە بەیانی بۆ چونێک دەر بەپڕێ ئالە بەرژەوەندی هەرێم بەیان بەغدا دووبارە خۆ کێشەکەیك لا ناکاتەوە چۆن دووشتە یەکەم ئەگەر بێت و ئەو ڕایە دەرببڕێ باش ئەگەر ڕایەکە هەردوو لا بەدڵیان بێ ئەوە بێگومان بۆ چێشن بۆ شوێنیشتر ناچن بۆی شوێنێکی تر و کۆتایی پێ لە کاتێکە ئەگەر لایەکیان بەدڵی نەبوو یانی ئەوەی کە حکوومەت خۆی داوای کردو بە دڵنیایی و حکوومەت خۆی پێوی پابند دەبێ چکە ئەو خۆی داوای ڕادربڕینەکەی کردووە من وا هەستەکەم چکە یانی وەکو پێموتی لە ڕووی یاساییەوە توانێت پابند نەبێ بەڵام ئەوەی کە ئەگەر گریمانە بکە و ناڕازی بێ حکوومەتی هەرێمە بێ وەنیە باش لەو حاڵەتە ئەڕۆن بۆ دادگای فیدراڵی یانی دوو قۆناغ بووە قۆناغی یەکەم ئەچین بۆ ئەنجومەنی دەوڵەت هەرچەنە لە ئەسڵە ئەبوو هەر نەچن بۆ ئەنجومەنی دەوڵەت بۆچی یانی ئەوە تەفسیری یاسانیە شکردنەوەی یاسانیە ئەمان سەرنجی خۆمە ئەم کێشەی بینی هەرێم و بەغا پێڵەن کێشەیەکی دەستوری بەعرەبی پێڵەن نیزاعەت دەستوری لە دەستورە هاتووە هەر کێشەیە لە بینی حکوومەتی فیدراڵ مرکز لەگەڵ هەرێمەکانە هەبوو پێوترێ نیزاعی دەستوری ئەبێ بڕۆ بۆ دادگای فیدراڵی بۆم باس کردی وتم ئەنجومەنی دەوڵەت کێشەی چێ وەزارەتەکان و پارێزگاکان بەڵام ئەنجومەنی دەوڵەت لە قانونەکان نەنووسراوە باسی هەرێمەکانی تیانە ینی کێشەکان ێکلا بکات لەبینی هەرێم و وەزارەتەکان ئەوە پسپۆڕی ئەو نییە پسپۆچکەوەکو پێم وتی ئێمە ئێستا بۆ هەرێمی کوردستان خۆمەش ئەمەش ئەنجومەنی دەوڵەتمان ئێمەش ئەنجومەنی شورامان سەر بە وزارەتی دادە لێرە ئێمە هەمانە وەکو ئەوان دادگای کاژێڕیانی ئێساگە فەرمانبەرێکی سلێمانی کێشەی ژێبێ خۆ ناچێت لە دادگای فەرمانبەرانی بەخاشکات بکات لە دادگای فەرمانبەران وانە ینی ئەو دامەزراوەیە ئەگەر هەردوو لا پابند نەبوون ئەو بڵین بەدڵیان نەبوو بچێتە دادگای فیدراڵ ئایا وەری دەگرێت دادگای فیدراڵی ئەوەش پرسیارێکی زۆر گرنگە کردێ دادگای فیدراڵی
وەڵامی هەموو پرسیارە نایەتەوە، یعنی ئەو کەسێک کە پرسیارەکە لە ڕووی دەستوریەوە ئەبێ ئەهلی ئەو پرسیارکردنە بێ ئەژینە ئەڵێن تۆ دەسەڵاتی ئەو پرسیارە و نییە لە ئێمەی بکەی چێ ئەو دەسەڵاتەی هەیە، یعنی چێ پسپۆڕی هەیە ئەو داوای بکە، سەرۆکی حکوومەتی هەرێم، سەرۆکی کۆمار، سەرۆکی هەرێم، سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فدراڵی، وەزیرە فدراڵیەکان، سەرۆکی حکوومەتی فدراڵ، هەر یەکێک لەوانە ئەو دەسەڵاتێنێ تەفسیر بکەن، ئەتوانێت کاغەزێ بنێرێ بۆ دادگای فدراڵی بە شێوەیەکی فەرمی بڵێم کێشەیە لە بینمانایە، بۆ نمونە سەرۆکی حکوومەتی هەرێم کەوا لە بینمانە ئەم کێشەیە هەیە، ئەمانەوەی ئەو مادەیە لە قانونی ئیدارەی دەوڵەت کە دروست بووە، هەرچەندانی وەکوتم دادگای فدراڵی بۆ ئاراستەیە کە ئەڵێ ئێمە دەقی دەستور تەفسیرەکەین، دەقی قانون تەفسیر ناکەین، یعنی لە ئەسڵە ئەوان ئەو ئیشە ناکەن، بەڵام بەو پێیکە لە بینی هەرێمێک و فیدراڵایە و لە یاسای ئەنجومەنی دەوڵەت حەقی ڕادربڕین نەدراوە لەسەر کێشەی بینی هەرێمەکان و حکوومەتی فدراڵی ئەتوانێت تەفسیری بکات. بەڵام ئەمەش جارێک کە ئەمە پێشتر بڵین دادگای فدراڵی ڕەتی ناکات و پاسەوەی کە پێشتر بڕیاری لەسەر داوە بڕیار نا ئێمە تەفسیر ئەڵێن ئێستا ئێمە داوای بڕیار ناکەین، داوای بڕیار ناکەین لە دادگای نەخێر ئێمە ئێستا دواتر شیکردنەوەکە شێر پابندکردنی بۆ وردوو لە دادگای فدراڵی بڕیارێک بدە بڕیارەکانی پابندە، تەفسیرەکەشی پابندە، ئێمە داوای ڕوونکردنەوە ئەەکەین، داوای بڕیار ناکەین، یعنی بۆ نمونە بە ئاسانتر قسە بکەین، حکوومەتی هەرێم حکوومەتی فیدراڵ ئەو داهاتانی کە لە کردی خوێندن وزارەتی خوێنی باڵا و وزارەتی پەروەردە کۆمەڵە کێشخانە و دوکان و شتیان نییە، یاسەر لە هەموو قوتابخانەیە کە کافتریا و حانوت و بەڵێ بەپی یاسا کاربەرینەکانی بەغابێ نیوەیە بێ بژێڕیتەوە بۆ فیدراڵ، لە حکوومەتی هەرێم وانە، لە حکوومەتی هەرێم و داهاتە ژێڕێتەوە بۆ وزارەتی پەروەردە، بەشێکی بۆ قوتابخانەکەیە و ئەوکی بۆ خوێنی باڵا و پەروەردە خۆیان بەکارێن، بەشێکی کەمی بۆ غەزێنی حکوومەتی هەرێم، یعنی یاسا و ڕێنمایەکانی هەرێم لەگەڵ فیدراڵ فەرقەیە، بۆچی چونکە ئێمە سیستەمێکی فیدراڵ زیاترە لە بەغدا، بەڵێ بە کۆمەڵێک یاسا لێرە باز زیاتر هەیە، ڕسوماتی زیاترێ بەراورد بە بەغدا، ئێمە مەبەستەکەمان دێڕێکە، ئەو یاسا و ڕێسایانی لە حکوومەتی فیدراڵ هەیە لە کوردستانیە، لە هەنێشتاشت لای ئێمە زۆرترە، لە هەنێشتا بە پێچەوانەوە باز ڕسوماتەکە لای ئێمە من ئەمەی توێڵی ڕاستە، من ئێستا ئێمە بابەتێکی ترە، من باسی ئەوەکەم حکوومەتی هەرێم لە بەرەوەی قانونی خۆی هەیە، ئێستا مەسەڵەن ئێمە نمونەیەکە بۆنەوە تۆ ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی دروستکە، ئێمە قانونی ڕێکخراوەکانمانەیە پەرلەماندەری کردووە لە ماوەی 30 ڕۆژە کاچی مامەڵاکە ئەگە تەواو نەبێ بە مۆڵەت، قانونی ڕێکخراوەکانی فیدراڵ بە ساڵێکیش مۆڵەت وەرناگری، موافقەی ئەمنیشی ئەوێ، داخلیش ئەوێ، موسائلە و عەدالەشی ئەوێ، سیرکرد ئێمە شتەکانمان جیایە، لە هەنێشتا ئێمە باشترین، لە هەنێشتا ئەوان باشترن، بۆ چکە سیستەمەکەمان مرکزی نییە. باش ئێستا خۆت بۆچوونی خۆت پێ دوایە هەردوو لا ڕێک دەکەون بەو ڕای ئەنجومەنی دەوڵات یاخود پرسەکە درێژە دەکێشێ چکە خۆتە ناگەدارن و چەخۆران لە بارودۆخێکی زۆر خراپدان، بەڕێی من ئەو ڕای کە ئەنجومەنی دەوڵات هەرچەنە ئەمە ینی چاوەڕوانکردن ڕەفتارێکی پیشەییە، تۆ کە بچیتە بەردەم دەستگایەکی یاسایی دادوەری زۆر قورسە پێشەوە بڵی دادگاواکە، یعنی ڕەنگە ڕەفتارێک بێ زۆر گونجاو نەبێ ئینسان بێڵێ، بەڵام وەکو هەڵسەنگاندن ڕام وایە هەرێم زۆر بەدڵی نابێت. بۆچی لەسەر چی ئەم قسەیەکەین؟ لەبەرەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان ئەو دام و دەستگایانی کە فیدراڵین لەگەڵ یاسا فیدراڵیەکان و دا و دەستگاکانی فیدراڵە جۆرێک لە سۆزداری دەوڵەت، یعنی تعاتوفی موسەساتی هەیە، چۆن ئێستا ئێمە خۆمان لە حکوومەتی هەرێم دا و دەستگاکانی حکوومەتی هەرێم هەرێمەکانیش لە نێوان خۆیانە تعاتوفێکیان هەیە بۆ قوانین و سیستەمەکی خۆیان، یعنی نەک لێرە کە هێشتا کە دموکراتیەکەمان ئەوەنە دیموکراتێتیی کۆنی خۆراوینی لە وڵاتە ئەوروپایەکانیشە لە ناو سیستەمی فدراڵیەکانە ئەم کێشەیە ڕوئەیە، بۆیە زۆر جارکە کێشەیە زۆر گەورە بێ ڕۆم بۆ لایەنی سێم کە بۆیان چارەسەرکە، ئێمە دوور ناکەوینەوە لە بابەتەکە با بینەوە سەر ئەسی بابەتەکە، ئێستا وەکو ئەڵێ ئەم بابەتی موچە و کێشەی داراییە لە بینی هەرێم و بەغا وەکو ئەڵێ هەر ڕۆژەی لقێکی لێ بێتەوە، وای لێ هاتووە کە هاوڵاتی و خەڵکی کوردستان هەمومان ببین بە پسپۆری یاسایی،
ئێستا خەڵکە بێ بپرسێ ئەجا چۆن دادگای فیدراڵی خەڵکی کوردستان ئێستا هەمووی بوون بە ئەندامی دادگای فیدراڵی ئەمەنگە مناقەشەمان کردووە دادگا چۆن ئێستا ئەنجومەنی دەوڵەتی جوای لێ باش بەس کاکاورە قسە سەرەوەشەیە دادگای فیدراڵی ئێستا سروشتی نەگۆڕاوە دوای ئەوەی کە حاکەم جاسم لەوێ نەما کە بڵێن دەسەڵاتێکی هەبوو سەربەخۆیەکی بزانام هەبوو لە بڕیاردان ئێستا سروشتەکەی نەگۆڕەوە ئایا پرسە بچێتەوە مەرجە لە بەرژەوەندی ئەوەی کە هەرێم دەیەوێت جێبەجێ بکات ئەو خانەنشین بوونی بەڕێز دادوەرجاسم دوای ئەو گۆڕانکاریەکی گەورە ڕوویە گۆڕانکاریە گەورەکە ئەمێ ئەو یاسایی کە بۆ دادگای فیدراڵی دەرچووە بەپێی دەستور دەرنەچووە لە کاتێکا کە ئەمریکایەکان لە عێراقا بوون حکومەتیشان دروست کرد تەعینیان کرد چکە پەرلەمان نەبوو دەستور نەبوو هەڵبژاردن نەبوو بەڕێز ئایاد عەلاویان هێنا تیان فەرموو تۆ بڕۆخۆ کۆمەڵی وەزیر بێنەوە ببن بە حکومەت هەم حکومەتن هەم پەرلەمانیشن ئەنجومەنی وەزیرانتان قەرار دەرەکە ئەنجومەنی وەزیرانی ئەو وەختە قەراری دەرکردو بۆ ئەو یعنی دادگای فیدراڵی بە قەرارێک کە لە کاتێکا دروست بووە کە دەستور نەبووە دەستور نەنووسراوەتەوە کاتێکە هەڵبژاردن کرا و دەستور نووسراوەتەوە بەهۆی ململانەی سیاسیەوە ڕێنەکەوتن لەسەر ئەوەی کە قانونی دادگای فیدراڵی دەربکەن ئەویش بەهۆی مەسەلەی کوردەوە چکە بەپێی دەستور دادگای فیدراڵی لە سێ بەش پێگیە سێ پێکاتی هەیە ینی سێ جۆر خەڵکی تایە یەکێکیان دادوەرن یەکێکیان پیاوی ئاینین لە شیعە و لە سوننە یەکێکیان خەڵکی ئەکادمی یاساین یعنی پێکاتەکەی هەمی دادوەر نییە بەپێی دەستور بەپێی دەستور لە سێ بەش پێکات یعنی سێ جۆر خەڵکە بەس ئێستا هەمووی دادوەرن ئێستا هەمیان دادوەرن چکە قانونە کۆنەکەی سەردەمی ئایاد عەلاویە باسم نەکردوتم ئەو قانونە هێشتا نەبووە ئێستا خۆ بە دوور ناگرێت لەو کێشانی نێوان هەرێم و بەغدا ئێستا بۆ ڕوونەکەمەوە بە ئاسانتر ئەمە تێگەیشتین ئەم قانونەکە دەرچۆ لە سەردەمی ئایاد عەلاوی بەهۆی کۆرۆناوە ئەندامیشی دادگای فیدراڵی وەختی خۆی کۆچی دوایی کە خواعافیکە نیساب نەما ناچار پەرلەمانی عێراق هەستان چیان کرد تەمەنیان درێژ کردەوە مادەیەشان بۆ ئیزافە کرد هەر قانونەکەیان دەرنەکرد لەبەرەوە محکەمەکە ناچارن پەیڕەوێکی ناوخۆیان بۆ خواردنووسی وەکو دەستورێکی ناوخۆی چکە قانونەکان متەکامل نییە هەموو لایەنەکانی نەگرتوێتەوە ئەم پەیڕەوی ناخۆیە شادەمار و نەخشە ڕێگای ئیشەکانی دادگای فیدراڵیە هەتا سەردەمی بەڕێز دادوەرجاسم پەیڕەوێکە بوو کە ئەو ڕۆی هەموو ئەندامەکان پێکەوە پەیڕەوێکی ناوخۆی تازەیان نووسیوە کەەوە دەسەڵاتیشانە پەیڕەوێ بنووسن پەیڕەوەکە بۆ مهمە چکە وەکوتم قانونەکە دەرنەچووە لە پەرلەمان و ئەو قانونش کە پێرەن قانونی سەردەمی کۆن زۆر قانونێکی فراوان نییە زۆر بواری نەگرتوێتەوە بۆیە ئێستا ئەوان لەم گۆڕانکاریە دووشتیان چەسپانوە شتی زۆرتیە یەکێکیان جاران دادگا بۆی هەبوو پاشگەز بێتەوە لە بڕیار پەشیمان ببێتەوە پیانەوە العدول عن القرار وەبینی ویشمانە ئێستا ناتوانێت پەشیمان بێتەوە کە بڕیارێ دەربکە ناتوانێت بیگۆڕێ ئەو خاڵیەکەم بڵە وەیشێک لە هۆی سەرچەکانیش مەسەلەی ڕێکەوتن نامەی خوڕ عەبدوڵڵا بوو کە ئەو ڕێکەوتن نامەیەکی ڕێخستنی دەریاوانی بوو لە بینی عێراق و کۆیت کە ڕەت کرایەوە و دوایی پەسەند کرا و جاری کە ڕەت کرایەوە ئێستا کە ئەمە بوو یعنی ناتوانستنەوە بەلا تەواو مەسەلەیە داخرا دادگا ناتوانێت بڕیاری خۆی بگۆڕێت یەکێکی تریان ئەوەیە کە ئەوان تەدەخول لە ئیشوکاری کاژێڕی نەکەن ئەوەی ئیشوکاری کاژێڕی ئیشی دادگای کاژێڕی و ئەنجومەنی دەوڵەتە تەنها ئەو داوایانە ببینن کە ڕەهەندی دەستوری هەیە چکە تۆ ئاگار بە جاران خەڵک بۆ شێشەی ئەحوالی شخصیش سوو لە محکەمەی اتحادیش کاتێک کرد یعنی وای لێ هاتوو کە دادگای فیدراڵی بوو بە دادگایەکی جێگرەوەی دادگا ئاساییەکان ئەنجومەنی دادوەری فیدراڵ ناڕازی بوو ئەیوت ئێوە دەسەخەنە کۆمەڵە ئیشەوە ئیشی ئێوە نییە ئیشی دادگای ئیداریە ئیشی دادگای ئەحوالی شخصیە ئێوە بەدیری دادگاکانی ترنی ئەوە تەنها ئیشی دەستوری بکەن ئێستا بەپێی ئەم پەیڕەوە تازەیە سنووری دەسەڵاتی خۆیان زۆر سنووردار کردو تەنها بۆ شتە دەستوریەکان فراوان و پەلکێژ نین بۆ هەموو وردەواڵەیە بچنە نایە بۆ یەگە تۆتی بینی بکەی بەشی زۆریان ڕەت کراونەتەوە هەمی ڕەت کراوەتەوە و شتێکی کەشی تایە کە ئەمە حەزەکەم بیڵێم دەرفەتە کاتی خۆی لە سەردەمی قازی مەدحەت مەحموود دادگای فیدراڵی پێش جاس حەکەم باڵێ ئەو کاتە سەرۆشی ئەنجومەنی دادوەریش بوو سەرۆشی دادگای فیدراڵیش بوو بڕیارێک دەرچووە ئاڵێ ئەندامی پەرلەمان بۆی نییە لە دادگای فیدراڵی شکات بکە بۆچی وەختی خۆی ژمارەیە پارێزەرە چون شکاتیان کردووە
شکاتیان لە چی کردووە لە قانونێک کە لە پەرلەمان دەرچۆ پێڵێن یاسای ئەنجومەنی نوێنەران ئەو قانونە تایبەتە بە ڕێخستی ئیشوکارەکانی پەرلەمانی عێراق کە شکاتیان کردووە سەرۆکوەزیرانی شکاتی کردووە چەند جهەتێ شکاتیان کردووە ئەڵێن ئەندامی پەرلەمان کە بچێت لە دادگای فیدراڵی شکات کا و بێ بە وەکیل کەواتە بۆ بە محامی ئەی مهنەی محامات یعنی چی ئەوە ئیشی محامیە محامی پیشەیەشی سەر بخۆیە پیشەیەشی یاساییە ئەوەی شکاتەکە لە دادگای بێ بڕۆ بۆ لای محامی وەکالەت بۆ محامی بکاتەوە ئەو نوێنەری خەڵکە بەس وەکیلی قانونی خەڵک نییە وەکیلی قانونی محامیە بۆیە ئێستا دادگای فیدراڵی چونەتەوە سەر بڕیارە کۆنەکەی قازی متحال لە پەرلەمانتار وەرناگرێت هەر پەرلەمانتارێکی کە دوای هەفتەیە گەنووسن داواکەی ڕەت کرایەوە لە بۆرەی خاوەن بەرژەوەندی نییە باش بینە سەر موچە هیچ نەرمیەکەی لە ناو سوودان یاخود ئێستا پرسیینە و تیژ لەسەرەوە وەستاوە ڕێکەوتنی سێقۆڵی بکرێ ئەوە دەربارەی ئەوەی کە پارەکە چۆن وەربگرن ئەتوانم شتێکی تر دوایین پێشا لەسەر نەوتیە بڵێن ئەتوانین وا بڵین ئێستا بەڕێی من مەرونەتیشی زۆر بەرامبەر بە هەرێمی کوردستان نوێنراوە لەلایەن سوودانیەوە لەلایەن حکوومەتی عێراق بگشتیەوە چکە خۆ دەزانی ئەنجومەنی وەزیران هەیە و سەرۆکوەزیران دەوری چێە بەڵام دەوری سەرێکی هەیە بەڵام ئەمانە بوون بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و لە ناو ئەنجومەنی وەزیران چەند حالیش نەدروستکراوە یەکەم ئێمە بە پێی قانونی بودجە بێ 400,000 بەرمیل نەوت هەرێم بیا ببخا ئێستا بەهۆی ئەوەی کە ئەڵێن بردومان کراوە شەڵگەنەوتیەکان وازیان لە 400,000 بەرمیلی هێناوە ئەڵێن ئەوەی هەتانە 50,000 هەڵگرن بۆ خۆتان ئەوی تر بن بە ئێمە 100,000 120,000 لە ڕاستی ئامشتێکی زۆر باشە تۆ لە 400,000 بەرمیلەوە هاتوویتە سەر ئەوەی داوا لێ بکا بڵە 100,000 بەرێ ئەمە پێم وایە ئەمە زۆر نەرمی نواندنە لە بەرژەوەندی هەرێم ئەوەی پەیوەندی بەم داهاتانشەوەستاوە نەوتەکە یعنی سەر کۆمپانیەکان گوایە داوا بکەن حکوومەتی عێراقی ڕێکەوتنێکیان لەگەڵ بکاوە چۆن کۆمپانیەکان داوای پارەکانیانەکەن ئێستا من نمونەیەک بۆ ئێمە ڕێکەوتنێک بۆ وەرگرتنی پارەکانیان شێوازی پارە وەرگرتن ئێستا من کەسێکم دێم لەم تەلەڤیزۆنە لای تۆ کارەکەم ئەڵەم چەندی مانگ معاشمێتی تۆڵی 28 مانگ ئەڵەم بە کاشە مێتە یا بە کارت هەڵەی بە کاش ئەڵێم لە مەحاسیبەکەی وەرەگرم یا لە بانک هاوردەکاری تایە وەنیە ئیشەکەی ئەوان زۆر گەورەیە بەڵێ باشە ئێمە نەوە دەرەهێنین چۆن پارەکە وەرەگرین پرۆسی پارە وەرگرتنەکەمان چۆنە گەرانتی پارە وەرگرتنەکەمان چۆنە ئەگە خلاف لە بینی ئێوە هەرێما دروست بوو بۆ نمونە هەرێم داهاتی نانەوتیەکەی نەنارد مانگێک وەنیە نەوت ڕۆشتووە ئەوەی ئێمە بڕن یعنی ئەوان شەریکاتەکان ئەمە شەریکاتی جیهانی و شەریکاتی گەورن کاتە دەسەڵات نێوتەکە لە هەرێم خۆی نماوە دەبێ و کۆمپانیانە ڕازی بن دەرباری پارە وەرگرتنەکە نەوتەکە دەسەڵاتەکەی هەرێمە قسەکە لەسەر پارەدانەکەیە جاران حکوومەتی هەرێم پارەیانێ ئێستا کە نەوت بێ بە بەغا ئەبێ حکوومەتی عێراق پارەکەشیان باتێ حکوومەتی هەرێم لەگەڵ یانە ڕێکاری زۆر ئاسانی گرتووە دەربارەی پرۆسی ڕادەستکردنی شایستەکانیان هیچ کێشیان نییە ئێستا ئەمان دوو دڵن ئەڵێن لە بینی ئەم کێشەیە لە بینی هەرێم و بەغایە ئێمە چۆن دڵنیابی نەگە خلافێ دروست و پارەکانی ئێمە تیا ناچێ دوا ناکەوێ کۆمپانیایشی گەورە ناچێ ئەم ڕۆژە بڕوا بە دوای بانقەکان و بێرۆکراتێتەوە سێمان خەریبێت تا پارە وەرگێ تا بەڕست گەشتبین ینی هەم کێشەی نەوتەکە کە ئێستا ڕێکەوتنی لەسەر نەکراوە داهاتی نانەوتێکە نێمە چارەسەر بکرێ یاخود ئەگەر یەکیان چارەسەر کراویتی چارەسەر نەکرا هەر کێشە بۆ کێشە نیە بۆ موچە بڵای ئەتوانی بڵین تا ئێستا کێشەکە چارەسەر نەبوو بۆ چکەگە تۆ تێبینی بکەیت ینی مانگێک معاش هەیە و دوو مانگ نییە باش دوو مانگ هەیە و سێ مانگ نییە یعنی ئەگە هەموو ساڵێک کۆ بکەیتەوە بە شێوەیەکی گشتی سێ مانگ چوار مانگی موچێ فەرمانبەری مانگی شەشدا بەش کراوە شەش موچە ماوە خەڵک مەترسیە لە موچە فۆتاندن ئەگەر ڕێکەوتن بە خێرایی نەکرێ موچە دەفۆتێت بە دڵنیاییەوە بەداخ ینی ئەمە ڕێکەوتن نەشکرێ پێ بشکرێ و نەشکرێ دەفۆتێ نازانم ینی من بەڕاستی ناتوانم ئەو فتوایە بم بەڵام قسەکە لەسەر دێڕێکە قسەکە لەسەر ئەوەیە ئێمە ئێستا ئەوەکو تۆ وتێت ئێمە تا چوار مانگمان ماوە شەش موچەشمان ینی ئەمە یەکێکە لەو شەشە هەرە گەورانی کە هەیە بەڕاستی چکە شتەکان زۆر ئاڵۆس بوون ینی من بە دێ ڕێگەتوانم وەسفی ئەم ڕووداوە باش من پێم وایە ئەم پرۆسەیە هەموو ڕۆژێک بچیتەوە ناو ئەم وردەکاریە باش ئەمە ناتوانێت سیستەمی موچەی هیچ وڵاتێک ئاوا بڕوا بڕێەوە ینی ئەمە تو هەموو مانگێک لە قەیشی لەکەیتەوە وەنیە و هەموو مانگێکیش بە ڕێگاوی وەفد ئەڕوار مانگێک لە دادگای فیدراڵی مانگێک لە ئەنجومەنی دەوڵەتی من ڕام وایە بێ ئەمە چارەسەرێکی سیاسی تەواوەتی بۆ بدۆزرێتەوە ئێستا بارودۆخی پێش هەڵبژاردن لەبارە یاخود ڕێگرە بۆ شتەکەی من لە بەردەم دوو بەش ئەتوانین بڵێن ینی تا ڕادەیەک باشە و لە هەنێشتی شاخراپە چکە کاڵی هەڵبژاردنە ڕەنگە هەندێک لایەن بۆ کۆکردنەوەی دەنگ پێویستیان بەوە بێت کە هانی جۆرێک لە
شتی تایفی و دژبەیەکی بدەن وەلێرە بەشێکی تریشی ئەوەیە بەشێکیشی ئەوەیە کە نامادەم بەرەو هەڵبژاردنەچین بەرژەوەندی هەیە چکە ئەوانی کە بۆ هەڵبژاردنەچن چاویان لە کورسی دەسەڵاتە بۆیە پێویستیان بەوەیە ئێستا نەرمی بنوێنە نەترسن دوای تۆڵان لێ بکرێتەوە و کورسیەکان لێ بسەنرێتەوە یعنی چکە سیستەمێکی پارلەمانیەوە نییە لەبەرەوە ئەوە ژواکە کە حکوومەت هەوڵبان نەرمی بنوێنێ ئەگەر بێت و نەرمی نێنوێنێ خۆ دەزانی دوای هەڵبژاردنەکان ئەوە چێشارێ باشە گلەی هەیە لە نوێنەرانی کورد لە وەزیرەکان بێ لە سەر و کۆمار بێ لە مەسەلەی موچە ینی ئەگەر هەرێم پابند نەبێت ئەوان دەتوان هیچ بکەن بۆ نمونە لە دوو بەشە لە داهاتی ناو خۆیە چۆنە دوو بەشە یەکەمەوەی کە پەیوەندی بە سەرۆکاتی کۆمارەوە بێ ئێمە لە دادگای فیدرالی شکاتمان کرد باش و یەکەم جاریشە لە دوای ڕۆخانی سەدام حوسێنەوە سەر کۆمار بڕوا لە دادگای فیدرالی شکات بکە لەسەر موچەی خەڵک بۆ من وەکیلی قانونیش بووم خۆم جگە لە مەسەلەی هەوڵی لێک تێگەیشتن و کۆبوونەوە و ئەوانە بەنامە بردەبەر دادگای فیدرالی باش ئەمێنێتەوە سەر بەڕگەیەک ئەویژەوەیە کە لە ناو سیستەمی پارلەمانیا بۆ ئەوەی کە تۆ لە ناو پەرلەمان شتەکان لە بەرژەوەندی تۆ بڕوا ژمارە دەورە بینێ واتە یەکگرتووی تۆ دەورە بینێ ئێمە هەموو کورد بەیەکەوە 6 پەرلەمانتارمانەیە بەڵام ئێمە ئێستا کە بەش بووین بم خۆمان بە هەمومانەوە ژمارەی کورد کەمەوە نیە لە 300 باڵێ 300 ئێمە ئۆنگین ئێوە زۆر کەمە بۆیە من پێم وایە ئێمە یەکەم جارە هەتا لە ڕووی سیاسی و یەکگرتوو نەبین ڕێنبێ زۆر مشکلەمان چارەسەر نەبێت یعنی ئمە پێویستیمان بەوەیە کە ئەو دوشتە جیا بکەین بەس گلەی شە بوو لەسەر ئەو سکاڵای ئێوە تۆمارتانکەن دەڵێن لە بەرژەوەندی هەژماری من و خۆران بۆ چۆن دەبینی بە هیچ جۆرێک دانان نەبوو بە هەژماری منە و سکاڵایە خۆتەندێک والێکیاندا وا تەفسیریان کرد نەخێر لەبەر دوو هۆکار یەکەمیان بڕیارەکەی دادگا دەخەکەی هەیە و کەسێک دەتوانێت بیبینی بخوێنێت ئەڵێ چی دادگا ئەڵێ موچە لە ڕێگەی حکومەتی هەرێمی کوردستانەوە دابەشەکرێ چکە سیستەم فیدرالی خۆگە لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە دابش نەکرێ ینی هەڵۆشانەوەی فیدرالیەت کەس نییە لە کوردستان بڵێ با فیدرالیەت و قەوارەی هەرێم هەڵبۆشێتەوە ڕاستە خەڵک داوای موچەیەکە بەڵام لە عینی وەختیشە خۆی مەنابێت قەوارەی فیدرالیەت و کیانی هەرێمی کوردستان هەڵبۆشێنینەوە بڵێن ڕاستە خۆگەن موچە بری هەڵەوەشێتەوە ئەی تەوان هەڵۆشانەوەی حکومەتی هەرێم بۆ مێنێ بۆ هەریشی حکومەت بەس موچەدانە نا موچە ینی مەلەفی حکومەت چییە حکومەت سێشتە لە هەموو دنیاە داراییە سەربازیە دیپلۆماسی تۆ کە من تۆ فەرمانبەری ئێستا تۆ لە کۆمەڵی ئەگەر موچەکە و لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان بێ ڕەتێمێ نەبێرەوە با تۆ وەکو ئەدەبی خۆت هەر پابند بیت بەڵام ئەگەر تۆ سەرچاوی داراییەکە دۆی مەعاشەکە و زیاکە مەعاشەکە هەر لەوێ نایە بڵێن ئێستا لە بەغداوە جیاوازی چییە بۆ نمونەگەر چکەسە هەوڵێکە بۆ ڕاستە حکومەت یێرە مەڵەوەشێ من بۆی دێڕەکە بۆی فکرەکە تۆ زێ ڕوونترکەمەوە یەکەم بڕیارەکەی دادگاڵێ لە ڕێی حکومەتی هەرێمەوە دووەم سیستەمی تەوتین بە پێی ڕێنمایەکانی بانکی مرکزی عێراقی بکرێ بۆ چکە تەوتین لە پسپۆڕی بانکی مرکزی عێراقا و لە عێراقا تەوتین چۆن کراوە لە کوردستانی شاوا بکرێ دوو فەرمانبەر ئازاد بێ لە هەڵبژاردننی ئەو بانقی کە ئەوێت خاڵێکی تر چکە ئێمە فکری تەوتین لە کوردستان درەنگ هاتوتە ناومانەوە لە عێراقا تەوتین چییە بانکی مرکزی تۆ ئێستا بانکێک دروستکە بڕۆ بە بانکی مرکزی تەجیلیکە بڵە تەوتینەکەم زۆر مەمنونتن بەڵام بەرامبەر بەوەی کە تەوتینەکەی بە پارە دیپۆزیتکەی کردیتت هەبێ ینی بۆ نمونە تۆ چێڵێ من فەرماگەی کوشتوکاڵی میسان من دابەشێکم بەقەدەرەوە 10 ملیار بخەوێنە تۆ لە بەرامبەر ئەوە کۆمیشن لە فەرمانبەرەکان وەرەگری قازانجەکەی دەوڵەتیش پارەیەکشی لێسەنێ ئەمە چالاشیشی بازرگانیە بانقیکە ئێستا لە عێراقا 42 بوو هەموو ڕۆژە زیایەکە بە 50 بە 60 عێراق هەروانی ئێستا بۆ نمونە هەژمارە سەرەکی کرد لە بانکی ڕەشید و ڕافیدەین و تیبیایەوەیە دوای تەحویل لەوێ بۆ بانکە هەریەکان ئاوانیە کاکە با من بۆی بۆ ڕوونکەمەوە چکەمە ئەنی مەسەلەکەوەی خەڵک متمانی نەماوە حەقی خۆیەتی بەڵام ئێستا من خۆم ئەوە 14 دانە ساڵە 10 ساڵە بەرەی من پێشتریش لە کۆمیسیۆن بوون فیدرالی بووین ئێمە بە ویزە کارت مەعاش وەرگرینی تیبیایی ئێستاش لە سەرۆکایەتی کۆمار من لەسەر تیبیایی نمونی خۆمێنمەوە کاکە مە قەت نەچوینم ڕۆژ لە ڕۆژان خەڵک ناچێتە ناوردەکاریەوە ڕێکارە هونەریەکانی پرۆسەی بانکین چییە بۆ نمونە وەزارەتی دارایی حسابی چێ لە بانکێک بانقەکە تەحویلی ئەم بانقەیەکە لە بینیانە دەوێت ڕاستە خۆ بۆ وێت و زوو پێی بکە
ئاخر هەموو ڕێکارە نەبڕێ بچێتەوە وەزارەتی داراییەرێ و نازانم بچێتەوە ژماری من و ئەم مەسلەی ئێستا تۆ تێبینی بکەی ئەگەر کللیمی با هەژماری من وەکو کللیمێکی سیاسی لێ هاتووە ئەوانەی ئێستا ڤیزە کارتیان پێ کە مەعاشەکە لە بەغاوە دێت وەریەگرنیاننا کەسە بۆ بڵێ وەڵام مەعاشەکە هاتووە 500 ڕۆژوەرم نەگرتووە من باسی وەراکەم خەڵکێکەیە بەهۆی ئەوە ئێستا ڤیزەکان لا ئێمە تازەیە بۆ هەنێ خەڵک ئەزمموی بەکارهێنانی و کۆدی و وەنی ئێستا لە بەغات 19 ساڵە ئەوان بەکارێن لە بەرەو خەڵکەکە لا ئاسان بوو ینی بۆ ئاگایاری و بنەمێ شتێکە پێ بڵم فەرمانبەر لە عێراقا ڤیزە کارتەکەی زوو ئەگوازێتەوە بۆ نمونە من لە تیبی ئاین دەتوانی باسانی بگوازیەوە بەڵێ چی بۆ بانقێکی تر فۆرمێکە پڕێکێتەوە بۆکو بۆم باسکردی ئەم کێشەیە ئەو بڕیارێک کە لە دادگای فدرالی دەرچوو بەدڵی هەمووی بوو بۆچی ئەڵێ با بەپێی تعلیماتی بانکی مرکزی بێ بەپێی تعلیماتی هەرێم نییە لە ڕێی حکومەتی هەرێمەوە بێ بۆ فدرالی فەرمانبەر حڕە ناسەپێنرێ بەسەریا بڵێن ئەم بانقا بچێنە فۆرمەکەم و بانکێکی تێدانە ئەوە کە موکورتێکی گەورەوە ئەوە کە موکورتێکی گەورەیە چکە بڕیارەکەی دادگای فدرالی ئەڵێ فەرمانبەر ئازادە سێ خولەکمان ماوە یعنی چی بکرێ بۆی کە بەزووی موچەبێ ئەم کێشێک لا بکرێتەوە ئەم کێشەیە دوو بەشەوەکو باسمان کرد زۆرمان لەسەروت کێشەیەکی یاسایی کاژێڕیە بەڵام جەوهەرەکەی سیاسیە من بە هیوام ێستا حکومەتی فدرال لە بەرامبەر مەسلەی نەوتە نەرمونیانی نوانوە وەکو باسم کرد نامێ بڵێمەوە بە هیوام حکومەتی هەرێمیش لەبەر خاتری موچەی فەرمابەرانی کوردستان لەم مەسلەی داهاتی نانەوتیە ئەگەر لە شوێنێکە مافخورانێکی هەرێمیشی تایە بێ بەرامبەر بەو کاراسانی ئەوان لە مەسلەی نەوتەکە کردوانەوە لە بە خاتری بژێوی ژیانی خەڵک تێپەڕێنن بەشی دووەم با ئێمە لە ڕووی حیزبایەتیەوە لە یەک جیاواز بین بەڵام پێویستەکە لەسەر مەسەلە نیشتیمانکردنەکان یەکگرتوو بین من و تۆ پێش بەرنامەکە قسەیەکمان کرد لێرە گەر تۆ ڕازی بی ئێڵێمەوە نەک بڵێم ئەمانەتی قسەی خۆم و خۆ بڵێم گەر تۆ ڕێگەم پێ بێ شەڕ ڕوویە لە بینی ئیسرائیل و ئێرانە هەموو کەس پێی وابووکەوە خەڵکی ئێران کۆمەڵی ئێران شەشیان لەگەڵ سیستەمەکی خۆیانەوە نیە بەڵام هیچ کەسێک ئامادە نەبوو پێخۆشحاڵ بێ بەوەی کە وڵاتەکەی لایەن وڵاتێکی بێگان خەڵکی ئێران هەمووی وڵاتی خۆی خۆشەوێ کێشەی هەیە لەگە سیستەمەکەی سەرنجێکی هەیە لەسەری بەڵام خەڵکی ئێران پارێزگاری لە خاک و وڵاتەکەی خۆی کرد یعنی هەرەوە نەبوو بڵێ حکومەتی ئێران خەڵکی ئێران بە هیچ جۆرە ئێرانیەک نەدۆزیەوە پێخۆشحاڵ بێ بۆی موشک بە وڵاتەکەی هەورێن پێخۆشحاڵ بێ بۆی وڵاتەکەی لێ ناو ببرێ پێخۆشحاڵ بێ بۆی وڵاتەکەی شتێکی لێبێ بە پێچەوانەوە یعنی ئەوە شتێک بوو لەو شتانەی کە ئەمە دەرسە بۆ هەموو خەڵکێک ئەکرێتەوە لەگەڵ حکوومەتەکەی خۆت سەرنجتە بێ بەڵام خاک و وڵات و نیشتیمانەکەی خۆت هێڵی سوورە ئەمە ئێستا زۆربەی زۆری میلەتانی دنیا ئەم شتە ئەبینین بڕۆ بۆ تورکیا خۆ پیشاندان ڕۆیە کێشە ئێستا کەم تۆ قساکەین کێشە هەیە لە بینی حیزبی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بەڵام هەمیان لەسەر ئاڵای تورکیا هاوبەشن هەمیان لەسەر ئەو شتەی ئەگەر بەیانی وڵاتێک هێرش بکاتە سەر تورکیا هەرێم جێ بکرێت لە پارتی ویکێتی و دەسەڵات ئێمەڵێم ئێمە وەکو بەهۆی ئەم بلانە حیزبایەتیانی کە ئەم ساڵان ئەم ساڵ دوور و درێژە زۆر هۆکارەیە ڕەنگە وای کردبێ کە ئێمە مەسەلە حیزبایەتیەکان پێش مەسەلە نیشتیمانیەکان بخەین منەڵێم مەسەلەی مەعاش و گوزرانی خەڵکی کوردستان پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە مافی گەلەکەمانە چەند لە یەک جیاواز بین با لەم مەسەلایە یەکگرتوو بین و دەشکانەوەی سیاسی لەگەڵ یەکتری لەسەر ئەم مەسەلەیە نەکەین سوپاس دەکەین کاک هاوڕێ تۆفیق ڕاوێژکاری سەر کۆماری زۆر سپاس سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان